حکوومەتی بەحرین دەستی بۆ قورسترین کارتی خۆی بردووە دژی ئەو هاونیشتیمانیانەی وڵاتەکەی کە پشتگیری لە هێرشە درۆنی موشکیەکانی ئێران دەکەن یاخود سیخۆر دەرچوون. دەسەڵاتدارانی وڵاتەکە لە ماوەیەکی کورتدا چەند جارێک ئەو کارتیان بەکارهێناوە و ڕێگەزنامەیان لە 69 هاونیشتیمانی و خاو و خێزانیان سەردوێتەوە. ئەم ڕێکارە قورسە دوای ئەوە دێت لێکۆڵینەوەکانیان دەریاخستووە. ئەو 69 کەسە پشتیوانیان لە هێرشە درۆنی و موشکیەکانی ئێران بۆ سەر بەحرین کردووە و هەندێکیشان تەنانەت سیخۆڕیان بۆ تاران کردووە و زانیاری نهێنیان پێداون. ئاژانسی فەرمی بەحرین دەڵێت ئەو کەسانەی ڕێگەزنامەیان لێسەندراوەتەوە لە بنەڕەتدا بەحرینی نەبوون و خەڵکی وڵاتانی دیکە بوون، بەڵام ساڵانێکە لە وێنشتەجێن و بوونەتە خاوەنی ڕێگەزنامەی بەحرینی. هاوکات دەسەڵاتدارانی بەحرین 25 تۆمەتباریان بە 5 تاوەکو 10 ساڵ زیندانی سزا داوە پاش ئەوەی بۆیان دەرکەوتوە وێنەی شوێنە قەدەغەکراوەکانیان گرتووە و لەگەڵیشیدا ساختە هەواڵیان لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو کردوێتەوە.